دەم باشش ناوەندا نووچەیان پرێس 23 ئەس ئەلەند شێخیش وەرە کورتە نووچەیان پێشکەش بکەم. شۆڕەشا سووریێ ڤەدگەرە وەکی بەرێ ئیرۆ لەگەلێک باژاران مەش هاتن لە دارخستن وەک سەقبە، عەربین، دووما، دێر العەسافیر لە سووریێ و بانکردن براکردنا ڕێجیما سووریێ و لەسەر سەرێوێ بەشار الئەسەد. فەرمانداری یەپێکێ کۆنفرانسێک ڕۆژنامەگەری لە دارخست. فەرمانداری یەپێکێ ڕێدوور خەلیل ئیرۆ لە باژارۆکێ سەرێکانیە کۆنفرانسێک ڕۆژنامەگەری لە دارخست و ڕاگەهاند تێدا کو چەتەین داعشێ دخواستن ڕیا بناوبەرە کانتۆنا جزیرێ و کوبانێدا بگرن و ئەم هەق جوان دەرکەتن. لە هەلەبێ شەر بەردەوامە. ناوەندا ڕاگەهاندنا هەلەبێ یا ڕۆژنامەگەری ئیرۆ ڕاگەهاند کو ڕێجیمێ باژارێ من بجێ تۆپباران کریە بچەکێن گران و لە ئەنجامێدا سێ سڤیلان ژیانە خوۆشی دەستدایە. یەکی جوان کەچەکە 17 ساڵی بوو. دوو پێشمەرگان ژیانە خۆش دەستدا. ئیرۆ دەستێ سبێ پەفچوونێک دناوبەرە چەتەین داعشێ و پێشمەرگان دەچێبوو لە مەخمورێ. فەرماندارێ پێشمەرگا لە مەخمورێ سێروان بەرەزانی ڕاگەهاند کو دە ئەنجامێ وی شەڕیدا دوو پێشمەرگان ژیانە خۆش دەستدایە و هەفت چەتەین داعشێژی هاتنە کوشت. تەقینە کچێبوو لە نسێبینێ. ئیرۆ لە باکوورێ کوردستانێ لە باژارێ نسێبینێ تەقینە کچێبوو و ئەنجامێدا 35 کەس بریندار بوون. ڕێجیما سووریێ گەلێک باژاران تۆپباران دکە. بالەفرێن ئارتێشا ڕێجیما سووریێ ئیرۆ گەلێک باژار تۆپباران کردن هینێک جوان وەک ئەزازێ و باب لە حەلەبێ. هەفتەرۆکا شارەداریە سلۆپیێ هاتگرتن. هەفتەرۆکا شارەداریە سلۆپیێ ئەمینە ئەسمەر و ئاژۆکارێ وێ جەمال یاکسی هاتن گرتن ji hêla polîsên Tirk ve. Polîsan ewrêkirin girtîgeha Şirnexê bi Sûcê ku karê xwe rêxistinî bi kar nayînin. Wezareta Parastinê ya Rûsya zeralkirinek da derbarê agirmebesta Sûriyê. Wezareta Parastinê ya Rûsya îlo zeralkirinek da derbarê agirmebesta Sûriyê got ku gelek grûpên terorîstî hene û ew agirmebestê xira dikin. Mergil û serokê Fransayê konferansek rojnamegerî li dar xistin. François Hollande û Mergil konferansek rojnamegerî li dar xistin di derbarê qeyrana penaberan û agirmebesta Sûriyê. Mergil got ku em dê di demeke nêzik de alîkariyeke mezin bikin ji ber van penaberan. Hollande jî got ku divê Rûsya ji agirmebesta Sûriyê heq derkeve. İtalya heşt balafirên şer û 103 leşgeran dişîne ji başûrê Kurdistanê re. Wezareta Parastinê ya İtalya îro diyar kir ku wê heşt balafirên şer û 103 leşger şandine ji hikûmeta Herêmê Kurdistanê re.